دۆسیی کوشتنی جەمال خاشقچی ڕۆژنامەنووسی سعودی کە یەکێکە لە پرسەگەرمەکانی ناوچەکە و جیهانیش ڕۆژانە زانیاری نوێ لەبارەوە ئاشکرا دەبێت و کوشتنیشی بەو شێوەیە کاردانەوەیەکی جیهانی لە دژی دەسەڵاتدارانی سعودیا هێناوەتە ئاراوە. میدیاکان بەردەوام لە ڕێگەی دەستگامنیەکانی ئەو وڵاتەوە زانیاری و بەڵگەی نوێ لەبارەی دۆسیەکەەوە ئاشکرا دەکەن. لە نوێترینیشیاندا تۆڕی هەواڵی CNN ئەمریکی سیناریۆیەکی ئاشکرا کردووە کە بۆ پەردەپۆشکردنی کوشتنی خاشقچی داڕێژراوە. CNN گرتەیەکی ڤیدیۆیی بڵاو کردوێتەوە کە تێیدا دەردەکەوێت پاش دوو کاتژمێر لە چوونە ژوورەوەی جەمال خاشقچی بۆ نێو کونسوڵخانەی سعودیا، کەسێک کە لە تەمەن و شێوە و جەستەدا تا ڕادەیەکی زۆر دەچێتەوە سەر خاشقچی لەگەڵ هاوکارێکی کە عەلاقەیەکی بەدەستەوەیە لە دەرگای پشتەوەی کونسوڵخانەکەەوە دێنە دەرەوە. ئەو کەسا جلوبەرگەکانی خاشقچی پۆشیوە و شێوەی خۆی وەکو ئەو لێ کردووە. بەڵام هەر لە یەکەم بینینیدا خاڵی لاوازی سیناریۆکە دەردەکەوێت، ئەویش جیاوازی نێوان پێڵاوەکانی خاشقچی و هاوشێوەکەیەتی. بینەر خێرا بیری بۆ ئەوە دەچێت کە ڕەنگە پێڵاوەکانی خاشقچی ڕاستەقینە بەپێی خاشقچیە ساختەکەی نەکردبێت. پاش هاتنە دەرەوە لە کونسوڵخانە، خاشقچی ساختە لەگەڵ هاوکارێکی بە تاکسیەک دەچنە ناوچەی گەشتیاری سوڵتان ئەحمەد کە بەهۆی قەرەباڵغیەوە شوێنێکی باشە بۆ خۆونکردن. بەڵام ئەو سەرچاوەی گرتە ڤیدیۆیەکەی با تۆڕی هەواڵی CNN داوە لە ڕێگەی کامێرەکانی چاودێریەوە توانیوەتی بەردەوام بێت لە شوێن کەوتنی تۆمەتبارەکان. ئەو کەسە لە تاوالێتێکی مزگەوتی سوڵتان ئەحمەد جلوبەرگەکانی خاشقچی لا دەبات و ئەوانەی خۆی لەبەر دەکاتەوە. دواتر لەگەڵ هاوکارەکەی دەچنە ڕێستۆرانتێک و نانی ئێوارە دەخۆن. پاشان ئەو عەلاقەی کە پێیانە لە شوێنێک دەیخەنە زبڵدانەوە کە بێت دەچێت جلوبەرگەکانی خاشقچی بێت. لە پاش ئەوە دەگەڕێنەوە بۆ ئۆتێلەکەیان و بەدەم پێکەنینەوە دەچنە ژوورەوە وەکو ئەوەی ئەرکەکەیان بەسەرکەوتوی ئەنجامدا بێت. پرسیار ئەوەیە ئایا ئەو کەسە کێیە و چ کاتێک چۆتە نێو کونسوڵخانەی سعودیا؟ CNN ناسنامەی ئەو کەسی ئاشکرا کردووە ناوی مستەفا مەدەنیە کە تەمەنی 57 ساڵە و خەڵکی سعودیەیە. لە شێوەدا لە جەمال خاشقچی تەمەن 6 ساڵ دەچێت و ڕیشێکی ساختەی بۆ دانراوە. میدیاکان دەڵێن یەکێکە لەو 15 کەسەی بۆ کوشتنی جەمال خاشقچی لە سعودیاوە ڕەوانە کراوە. مستەفا مەدەنی لە کاتژمێر 11:03 خولەکی بەیانی دەچێتە نێو کونسوڵخانەی سعودیا، پاش دوو کاتژمێریش لە 1 و 14 خولەک خاشقچی سەردانی کونسوڵخانەکە دەکات. ئەوەش دەری دەخات کە پێشتر ئامادەکاری بۆ سیناریۆکە کراوە نەک پاش کوشتنی خاشقچی داڕێژرا بێت. بەرپرسێکی تورکیا ڕایگەیاندووە بەڵگەکان و ئەم سیناریۆیە دەیسەلمێنن کوشتنی خاشقچی پێشتر پیلانی بۆ داڕێژراوە. پرسیارێکی دیکە ئەوەیە بۆچی سعودیا ئەو گرتە ڤیدیۆیی وەکو بەڵگەی چوونە دەرەوەی خاشقچی لە کونسوڵخانەکە بڵاو نەکردوێتەوە. ڕەنگە وەڵامەکە ئەوە بێت کە هەرزوو هەستیان بەلاوازی سیناریۆکە و ئاشکرابوونی لای تورکیا کردبێت بەتایبەت کە هەر لە سەرەتای ڕووداوەکەدا تورکیا بەشێک لە ڕاستیەکانی ئاشکرا کرد و ڕایگەیاند. بەڵگەی دەنگیلایە کە خاشقچی پاش ئەشکەنجەدانێکی قورس لە ناو کونسوڵخانەی سعودیادا کوژراوە. ئاشکراکردنی ئەم بەڵگەیەش لەلایەن تورکیاوە لە کاتێکدایە بڕیارە ڕۆژی سێشەممە ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا لە بەردەم پەرلەمانی وڵاتەکەیدا وردەکاری ڕووداوەکە و دوایین زانیاریە بەدەساتوەکان لەسەر dosyeyi خاشقچی ئاشکرا بکات. Cemal Kaşıkçı olayındaki hassasiyetler. Biz kararlıyız dedik. Bunu meydana çıkaracağız dedik. Şimdi bu konuyla ilgili açıklamalarımı inşallah Salı günü grup toplantısında yapacağım.